بەهۆی وشکە ساڵی و گرتنەوەی ئاوی ڕووباری سیروان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاستی ئاوی بەنداوی دەربەندیخان بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 9 مەتر کەمی کردووە. بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان ئاشکرای دەکات لە ماوەی 5 مانگی ڕابردوودا ئێران تەنها 15 ڕۆژ ئاوی بە ئاراستەی ڕووباری سیروان بەرداوەتەوە و بەم پێش سەرچاوەی ئاوی بەنداوەکە بە ئاستێکی بەرچاو سنووردار بووە. پلانەی کە دامان ناوە لە 1.6 بۆ 1.11 بەردەوامە و ئاستی ئاو 8 متر و 70 سنتیمتر ئێستا لە ساڵی پار ئەمڕۆ کەمترە و نزیکەی 400 ملیۆن متر سێجا ئاو لە بەنداوی دەربەندیخان کەمترە. بەڵام ئێمە توانیومانە بەو یەدەکە ئاوی لە بەنداوەکە هەیە پێویستەکانی خواروی بەنداوی دەربەندیخان دابین بکەین. بەهۆی نزمی ئاستی ئاوی بەنداوی دەربەندیخان وێزگەی کار و ئاوی شارەکە لە کۆی 249 مێگاوات کارەبا لە ڕۆژێکدا تەنها دەتوانێت 6 مێگاوات بەرهەم بهێنێت. بەڕێوەبەری وێزگەی کار و ئاوی دەربەندیخان بەشێک لە گرفتی بەرهەمێنانی کارەبا سەر ڕایکەم ئاوی بۆ خراپی یەکەکانی وێزگەکەی دەگەڕێنێتەوە و دەڵێ لایەنی پەیوەندیدار جددی نییە لە چارەسەرکردنی گرفتەکانیان تا ئەوەی بتوانن بەرهەمی مێگاواتی زیاتری کارەبا بەرهەم بهێنن. کۆمەڵی گرفتمان هەیە ئێستا حالیان لە وێزگەی کار بە دەربەندیخانە محەولەی ژمارەیەکی یەکەی ژمارەیەکمان سوتاوە گرفتشمان هەیە لە یەکەی ژمارە 2 بەڵام کۆمەڵی کەشفمان تەقدیم کرۆ بۆ وەزارەت و ئومێدەواری ئینشاءالله بەم نزیکانە ئیشی لەسەر بکرێت و بتوانین ئەو گرفتانە چارەسەرکەین بۆ ئەوەی ئامادە بین بۆ ساڵی داهاتوو بە فول لۆدە بگەڕێنەوە کارەبای هەرێمی کوردستان. لەگەڵ دابەزینی ئاستی ئاوی دەریاچی دەربەندیخان پیشەوەرانی ناوچەکە بە سەد و ئاراستەدا دابەش دەبن بەشێکیان دڵخۆشن تا ئەوەی ئەو زەویانی لە دوای دروستکردنی بەنداوی دەربەندیخان ئاودای پۆشی بوون لە ئێستادا بەرهەمی کوشت و کاڵی دای بچێننەوە. بەشێکی دیکەشیان کە خۆیان لە ڕاوچەکان دەبینینەوە نیگەرانن بەو پێی بەرهەمی ئەوان لەگەڵ کەمبوونەوەی ئاو دادەبەزێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.